اینجا ئێستاچم بۆ لای یەکێک لە ئەسپەکانی کاک عەلی کە ئەڵێ ئەمە یەکێکە لە ئەسپە تایبەتەکانم نرخی لە هەموو ئەسپەکانی ئێرە گرانترە و بۆ فرۆشتنیش نییە وەرن لەگەڵمان سێریکەن بەس تۆزە تووڕێ اینجا ناویشی تاهۆیە تاهۆ تووڕە بووە ئەڵێ یەکێکە لە ئەسپە هەرە گرانەکانم بەڵام کڕین و فرۆشتنی پێوە ناکات ئەو هات چۆنی تۆزە لێش ێترسم اینجا تاهۆ ژوورێکی VIP تایبەتی بۆ دروستکراوە لە هەموو ئەسپەکانی تر جیا کراوەتەوانێ هەم نرخێکی زۆر گرانی هەیە بەڵام بەڕاستی ئەیهێنێ چونکە زۆر جوانە جا ئێستا من تاهۆ جێ هێڵم ئەچم بەلای ئەسپەکانی تر بزانم جیاوازیان چیە لەگەڵ ئەمەیە و ئەمە نرخی لە هەمویان گرانترە چی خۆی ئەڵا نازانم چیەکە وەرن لەگەڵما با بڕۆین سڵاو لێ بە کاک عەلی سڵاو بەخێر بێن ئەحواڵێت ئەوە مەشغوڵێکی لێرەیە ئەسپەکە هێناوەتە دەرەوانێ وەڵی هەر بۆ جوانی گوتما بینمە دەرەوە بۆ شتەکە شتش جوان دەرچێ کاک عەلی اینجا ئەمەوێت زۆر بەوردی باسدا بە خێڵکردنیم ئەسپانە بکەین بۆیە حەسەکەم گفتوگویەکی لەسەر بکەین اینجا نازانم لێرە پێت باشە یاخود بچینەوە ژوورەوانێ حەزەکەی دەرێ بە ئەسپەکە لە خۆی حڕێت وەگری بچینە شتی لەو بکەین باشە با بڕۆینە ئێرەوانێ جەوەکەشی فێنەکە خۆشە ئەمڕۆ ئێمە هاتینەوە بارانە دەستی پێکرد کاک عەلی ئەمە باسی ئەوم بۆ بکەی تۆ لەکێوە یا ئەڵڵاوە چی بوو تۆ لەکێوە ئەم ئەسپانە بەخێوەکەیت پێشەشی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم زۆر بەخێر بێن دەستخۆش لەوەیکەم کە ئێمەشتان بەسەر کردەوە وەکو هەموو خەڵکانی تر وەکو مۆزۆی ئەسپەکان من تقریبا 20 ساڵەوە ئیشمە 20 ساڵە 20 ساڵەوە ئیشمە باشە کاک عەلی چۆن قەراریەوەدا کە ئەسپ بێنیت و بەخێوی بکەیت و کڕین و فرۆشتنی پێوە بکەیت من هەر لە کە پێشی خۆشم دێم بە دنیا بەڵێ ئێمە هەر بە خۆمان دایکم و باوکم بە حایلی دایکمان بیستووە دایکم باشترین ئەسپ سواری ئەم دێ بووە بەڵێ باشترین ئەسپ سواری ئەو دێ بە دایکم معروف بووە ڕاستە منیش بەڕاستی زەوقەکەمەوا بوو ئەو شێوانم ژیاندەوە بەس ئەمن گەورەترم کرد ئیشەکە معروفین مربەت عەلی ئاخوبان کە گوتی مربەت عەلی ئاخوبان هەموو دنیا دەزانی ئیشەکەی من چییە اختصاصمان ئەسپی عەرەبیە ئێوە تەنها بەس ئەسپی عەرەبی ئەهێنن بۆ ئێرە بەس ئەسپی عەرەبی ئەم ئەسپانە لەکوێ وێنن کاک عەلی من ئینتاجەکان لە ئێرانە لە ئێران دێنم لە ئێران دێنم لێرە خۆت هیچ ئینتاجیان ناکەی کاک عەلی بەخوای لێرە کەم چکە ئێمە زیاتر کڕینی فرۆشتنە لای ئێمە نامێنێتەوە ئەفرۆشێ دەڕوا بەس بەخۆی ئەوانە ئینتاجی مەسڕن لە ئێرانەوە داخل بوو نەمەش لە ئێران دەهێنە بۆ ئێرە